هۆکاری ئەمانە ڕوبەڕووی بەڕێز هەردی حاجی سەلام دەکەمەوە کە شرۆڤەکاری سێکتەری خانوبەرێ و لە ئەستۆدیۆ لەگەڵ ئەمە میوان دەبێت. بەخێر هاتی کاکردی سڵاو لە بێم کاتت باش. سڵاو لە جەنابیشت زۆر سپاس بۆم دەرفەتە. نەورۆز، ڕەمەزان، دۆلار هەموو ئەمانە چ کاریگەریەکی ڕاستە و خۆیان هەبوو لەسەر کەرتی نیشتەجێبوون و بە گشتیش بازاڕی ئەقارات. زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەکید کاریگەری دۆلار و دینار لەسەر سێکتەری خانوبەرەوە بەرهێنان کاریگەری خۆی هەبوو بەهۆی ئەو ناسەقامگیریەی لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی دۆلار هەبوو لەو ماوەیە. بە هەمان شێوە بە هۆی پشووی نەورۆز و مانگی ڕەمەزانی پیرۆز وەستانێک لە سێکتەری خانوبەرە هەیە لە هەرێمی کوردستان لەم کاتە. بەڵێ باشە، زۆرتر ئەم وەستانە یاخود ئەم خاو بوون و سست بوونەوەیە کاریگەری هەبووە لەسەر خانوو یاخود ڤێلا یان شوقەکان، کامیان زیاتر؟ بەم دوایانە بەهۆی ڕووداوی سروشتی بینیمان کە لە وڵاتی تورکیا وە لە هەرێمی کوردستانیش هەستی پێکرا بوومەلەرزە وای کرد ئەو پرۆژانەی کەستونین پرۆژەکانی شوقا وەستانێک هەبێتن کە تەڵەب زیاتر لەسەر پرۆژەی ڤیلە و ئەو پرۆژانێکە خانوون عرض تەڵەب کەمترە لەسەر شوقەی ستونی. باشە، ئەمە فرۆشتنی وەستانوەیە خود نرخەکەشی دابەزاندووە. دەتوانم بڵێم دانەبەزیوە بەپێی ئەو داتایی لامانە. ئێمەوە کۆمپانی عقارات عایسەلام هەفتانە زیاتر لە 130 گەڕک و پرۆژە لە شاری هەولێر بڵاو دەکەینەوە، زۆرترین نرخ و کەمترین نرخ بە گوێرەی ئەو داتایانەی لامانە دابەزین ڕووی نەداوە، بەڵام وەستان ڕوویداوە لە پرۆژەکانی شوقەی نیشتەجێبوون و شوقەی بازرگانی. باشە، ئەمە زیاتر لە هەولێر یاخود لە سلێمانی؟ بە تایبەتی لە هەولێر بەم دوایانە لە هەولێر هەستی پێکراوە، بەڵام بەعام کاریگەری هەیە لەسەر شوقەی پرۆژەی شوقە لە سلێمانی و لە دهۆک و لە هەولێر. باشە، بجگەلەوە بە تایبەت ڤێلا یاخود ئەو ناوچانەی وەکو سیتیەک دروست دەکرێن، چۆن ئەتوانن ئێوە چاودێریان بکەن و یاخود هیچ کۆنتاکتێکتان هەیە لەگەڵەوە بەرهێنەرەکان بزانن ئایا بە شێوازێک دروست کراوە کە بۆی بازاڕیان نەوەستێ کاریگەریان لەسەر نەبێ؟ خۆشبەختانە من لێرەوە بە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر ئەم پرۆژانەی کە بەم دوایانە لە هەرێمی کوردستان لە دوای 2000 و دەتوان بڵێم 2015 و 16 کە دروست کراوە لە هەرێمی کوردستان، ئەم پرۆژانە هیچ مەترسیەکی بوومەلەرزە یانەوەتە ڕووداوی سروشتی بەهۆی ئەوەی وە بەرهێنەرەکانمان بە کوالێتیەکی باش و وە بە ئیسابی ئەو پلەی ڕێختەری ئەو بوومەلەرزەیان کردووە، بۆیە هیچ مەترسیەک نییە لەسەر ئەم پرۆژانێکە شوقان. ئەگەر تەماشای ئەم پرۆژانێکە ئەم باڵەخانانەی لە وڵاتی تورکیا ڕووخاوە ڕێژەی 1970 تەمەنی ئەم باڵەخانانە سەرەوەی 50 ساڵ و 6 ساڵ بووە، باڵەخانەکان کەون بوونە، باڵەخانەی نوێ نەبوونە. بەڵێ بەڕێز هەردی حاجی سەلام شرۆڤەکاری سێکتەری خانوبەرە، سپاس کە لەگەڵمان بووی، سپاس بۆ ڕوونکردنەوەتان. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەش.